کۆرسی دووەم لەبارەی هۆکارەکانی پەیدابوونەوە. پێشتر لە کۆرسی یەکەمە باسی ئەومان کرا و تەسەورانەی لەسەر پەیدابوونی بوونەوەرەکان هەندچین وە کامانن و ئەڕستۆ مناقەشە و تەسەورانەی پێشخۆی دەکەم کە لەبارەی پەیدابوونەوە و گفتوگۆیەکی زۆر سەخت بەشی یەکەمی بەڕاستی بەشێکی سەختە و مناقەشەکردنی ئەو بۆشونانە و اینجا وەکو بڵێ بۆشونانێک کە هەیە لەبارەی بابەتێکەوە کە زۆر بەرتەنگە، یعنی ناتوانانی زۆر جوڵەی تێبێت لە بیرکردنەوە لەبارەیەوەی کە ئەمەی کە هەمووی هەیە لە چێوە هاتووە. بە هەر جۆرێک بێ ئەمە کۆرسی یەکەممان تەواو کرد و لە کۆرسی یەکەمە کۆمەڵە ئەساسیات هەبوو و بەبێ ئەو کۆرسە ڕۆشن نەدەکرانەوە کۆمەڵە چەمکی تایبەتە بۆ چەمکانەکان دەرک دەکرد، چونکە عادەتەن ئەو چەمکانی کە هەن لە ڕاستیە لە بە شێوەی قاموسی هەرگیز ڕۆشن نابنەوە، ئەو چەمکانە دەبێ بچنە ناو ئەو بوارانەوە بۆەوەی معناکەیان ڕۆشن بێتەوە. بەشی یەکەمان خۆی بە تەبیعەتی بەحسەکەی ئەڕستۆ بەشێکی یعنی ڕێگە خۆشکردنە بۆ بەشەکانی بەشی دووەم، بەشی دووەمیش حتمەن ڕێگە خۆشکردنە بۆ بەشەکانی دوای خۆی. ئێستا ئێمە لە بەشی دووەمین. بەشی دووەم ئەڕستۆ دێت لەوێ بۆ چوونی خۆی لەبارەی پەیدابوونەوە تیۆرەکەی خۆی دەخاتە ڕوو. پێشترە و تیۆرانەی کە پێشتر هەبوون لەبارەی پەیدابوونەوە و ناقەشەیەکی وردی کردن، دواتر بۆەوەی زەمینە خۆشکە ئەوەی کە خۆی لەبارەی پەیدابوونی بوونەوەرەکانەوە هەیەتی بێڵێت. و ئێستش لە بەشی دووەمە بەرەبەرە بە هەنگاو دەمانباتە ناو ئەو بنەما تیۆریانەی کە ئەو دێت پەیدابوونی هەر بوونەوەرێک کە هەیە پێی لێک دەداتەوە. و ئێمە کاتێککە تیۆرێکمان هەیە، ئەم تیۆرە لە ڕاستیە تیۆری تایبەت نییە بە شتێکی دیاریکراوە. عادەتەن تیۆر بۆ ئەوەدا دەمەزرێت کە لێکدانەوەی ئەو شتانەمان بۆ بکە هەموو ئەو شتانەی کە ئەو تیۆرە دامێتەوە. و تیۆر کاتێک پەیدا دەبێت، ئێمە کاتێک دەتوانین تیۆرێک دامەزرێنین ئەگەر هاتوو کۆمەڵە شتمان هەبوو، یەک بنەما هەبوو لە وجودیانە یا یەک بنەما هەبوو بۆ کارکردنیان یا سیستەمێک یەک سیستەم هەبوو بۆ پەیدابوونیان یا بۆ کارکردنیان. کاتێ ئەوەی کە یەکە لەناو کۆمەڵە شتی زۆرە دەرکەوت دەکات، ئەوەن دەرکەوتی جیای هەیە، لە هەر شتێکی جیاوازە دەرکەوتنێکی جیای هەیە، بەڵام لە عینی کاتە ئەم دەرکەوتنانە جیاوازن ئەو شتە لە خۆیان یەکە. تیۆر دێت ئەوەی کە نادیارە، ئەمەی کە یەکە لە پشت شتەکانەوە دەرکەوتی جیای هەیە، ئێمە ناتوانین بە تەجریبی بەڕاستی دەرکی پێ بکەین. ئەلەکەوە دەرکی پێ دەکەین لە عەقلیان دەرکی پێ دەکەین کە عەقلیان دەرکمان پێکردە و کاتە ئێمە دێن ئەو بنەمایە دیاری دەکەین و دەبێتە بنەمای تیۆرەکە و ڕێگای دەرکەوتنەکەش ئەو بنەمایە چۆن لە شتەکانە دەردەکەوێت ئەوەش دیاری دەکەین و تیۆرێک دێت لەمە دەبێت، یعنی یەکەم جار تەحدیدکردنی بنەماکە دواتر ڕێگای وەدی هاتنی ئەو بنەمایە لە شتەکانە، یعنی چۆن ئەو شتانە بەپی ئەو بنەمایە هەن یا بەپی ئەو بنەمایە کار دەکەن. ئەو شتانش بۆ نمونە کاتێک کە باسی تیۆر دەکرێت کام تیۆرە باشترین تیۆرە، باس لەوە دەکرێت کە ئەو تیۆرەیە کە دەتوانێت تەفسیری زۆرترین دیاردە بکات، زۆرترین دیاردەمان بۆ تەفسیر بکات. و لێرە کە ئێمە دەڵێن ئەڕستۆ دێت تیۆرێک دادەڕێژێت، ئەم تیۆرە بۆ لێکدانەوەی پەیدابوونی هەر شتێکە کە لە بوونە هاتووەتە بوون و دواتریش بەرەبەرە هەنگاو بە هەنگاو دەمانباتە ناو تیۆرەکەەوە کە ئەو تیۆرەی ئەو بە تۆری چوار هۆکارەکە ناسراوە. ئەوە لەوانەیە ئێوە ئاگاداری بوون کە تۆری چوار هۆکارەکە. ئێستا بزانین لە سەرەتاوە چۆن دەست پێ دەکات. تەمەن بەشی یەکەمی کتێبی دووەم
باسکردنە لە کۆمەڵە چەمک وەجارکردنەوەی پێناسەکردنی سروشتە. سروشت چییە؟ کە بابەتی بڵێن لێکۆڵینەوەکەیە کە کتێبەکەی سروش ناسیە، لێکۆڵینەوەکە سروش ناسیە. ئەی سروشت ئێمە بزانین چییە، چۆن دیاریکەین. و کار زانستێکە لە شتێک دەکۆڵێتەوە دەبێ بابەتەکەی جیا کاتەوە و دیاری کات و ئەوەی کە لێی دەکۆڵێتەوە پێمان بڵێ کامەیە. ئەڕستۆ شەر بۆ مەنهەجە کە ئێستا شەر ئاوایە، یانی ئێستا شەر مەنهەجی زانستی ئەو زانستێک کە هەیە کەم جار دەبێت ئەوەی لێی دەکۆڵێتەوە دیاری کات، ینی سنووری بۆ دانی کە بابەتەکەی دیاری کرد دوایەوەی تر شتەکانی تر دەست پێ دەکات. ئێستا ئەو دەیەوێت بەرەبەرە بابەتەکەمان بۆ دیاریکە و زۆر جاریش لە دیاریکردنی بابەتەکە ئەو ڕێیانە دێنێتەوە کە پێشتر هەن لەبارەی دیاریکردنی بابەتەکەەوە. بابەتەکەمان چییە؟ بابەتەکەمان سروشتە. بزانین ئەوەی تر چۆن دێت باسی سروشتمان بۆ دەکات. ئەوەی کە ئێمە پێی دەڵێن سروشت چییە؟ سروشت لە بوونەوەرێکا چییە؟ ئەو بوونەوەرانەی کە هەن سروشت لەواندا چییە؟ چۆن بتوانین دەرکی پێ بکەین؟ سروشت ئایا بۆ نمونە مادەی ئەو شتەیە؟ سروشت بۆ نمونە شێوەکەیەتی؟ سروشت هەڵس و کەوتی ئەو شتەیە؟ چی ئەو شتەیە؟ خاسێتەکانی ئەو شتەیە؟ ئێستا یەکەم پەرەگراف دەخوێنمەوە و ئیتر دەست دەکەین بە لێبدانەوەی پەرەگراف. ئەڵێ ئەو هەبوانەی کەیان هەیانە بە سروشت هەیە و هەیانە بە هۆکارێکی تر هەیە. ئەوانەیان کە لەبارەیان نەوە دەوترێت بە سروشت هەن وەک جۆری زیندەوەر و ئەو بەشانەی زیندەوەریان لێ پێکاتوە، جۆرەکانی ڕوەک تەنەسادەکانی وەک خاپ و ئاگر و ئاو هەوا من ئەمانە و ئەوانەش کە لەمانە دەچن بەوە ناویان دەبم کە بە سروشتە. تەمان منم دوو چەمکە بە سروشتن و بە دروستکردن هەیە. لە کوردیاینم کردووە بە گونجاوی دەزانم بۆ ئەوەی کە ئەڕستۆ دێڵێن ئەو شتانەی کە سروشتین ئێمە وا دەڵێن، ئەوانەی سروشتین و ئەوانەی دەستکردن. بەڵام ئەگەر بە شێوازی ئەڕستۆ بێڵین دەڵێن ئەوانەی بە سروشت هەن ئەوانەش کە بە دروستکردن هەن. ئەوەی بە سروشت هەیە لەگەڵ ئەوەی بە دروستکردن هەیە دوشتی جیاوازە. تەمەن لێرە یەکەم جار باسی دروستکردن ناکات. یەکەم جار دەڵێ ئەو هەبوانەی کەیان هەیانە بە سروشت هەیە و هەیانە بە هۆکاری تر هەیە. یعنی کەواتە ئێمە لێرە ئەڕستۆ دەوێت ئەومان پێ بڵێ ئەو بوونەوەرانەی کە ئێمە هەن و دەیان بینین لێرەن، ئەو بوونەوەرانە دوو جۆرن. جۆرێکیان هۆکارەکەیە لە بوونیانە سروشتە، جۆرێکی تریان هۆکارێکی تر هەیە کە سروشت نییە. و ئەو هۆکارێک کە سروشت نییە تەوان لێرە جارێ دیاری ناکات چییە. کەواتە ئێمە دەبێت کە ئێستا بیل لەم بابەتە دەکەینەوە دوو شت لە بەرچاومانە حازر بێت. کۆمەڵێک لە بوونەوەرەکان کە هۆکاری هاتنەبوونیان جیاوازە لە کۆمەڵێکی تر کە کۆمەڵێکی ترمان هەیە ئەوانەی هۆکاری هاتنەبوونیان جیاوازە. کەواتە لێرە خۆلێنکردنێک لە ئارایە، خۆلێنکردنی بوونەوەرەکان بۆ ئەوانەی کە بە سروشت هەن هۆکاری بوونیان سروشتە لەگەڵ ئەوانەی کە بە هۆکاری تر هەن و جارێ لێرە دیاری نەکردووە ئەو هۆکارە چیە. تەوان ئەوانە نمونە دێنێتەوە لێرە. ئەوانیان کە لەبارەیانەوە دەوتێ بە سروشتن وەکو چی؟ وەکو جۆری زیندەوەرەکان، هەموو زیندەوەرانی کە هەنێمە دەیانەسین. بەشەکانی زیندەوەرەکان. بۆچی بەشەکانی زیندەوەرەکان؟ چونکە ئەوانش زیندوون و سروشتین، یعنی شتێک نییە لکێندا بن ئێزافە کرابنە سەر ئەو شتە لەگەڵ پەیدابوونیانە ئەو بەشانەشیان هەن. بەشەکانی زیندەوەر فەرەزەن بەشەکانی مرۆڤ چین؟ بەشەکانی مرۆڤ دەستێتی قاچێتی ئەو ئەندامانەیەکە هەیەت، ئەمانە بەشەکان. پێشتر لەوە کۆرسی پێشووە ئەوم ڕۆشن کردەوە کە بەشەکان لەگەڵ پارچەکانە دووشتی جیاوازن. ئەمە زۆر جار تێکەڵکاری کراوە و ڕستۆش زۆر جار لە جێگای یەک بەکاریان دێنێ. وە باسی ئەومان کرد کە مۆزوعی بەشەکان بۆ ئەو شتانن کە ینی شتێکت هەیە خۆ
خۆی جەوهەرێکە بەڵام لەو جەوهەرە کۆمەڵە جەوهەری تری لەگەڵ خۆیان هەڵگرتووە ئێستا دەست بۆ خۆی جەوهەرێکی سەربەخۆیە بۆچی چونکە فۆرمی تایبەتی خۆی هەیە ئێمە دەست کە جای دەکەینەوە لە مرۆڤ دەستیەتیەکەی لە دەست نادا یعنی ئەگەر دەستێک ئێمە کە جای دەکەینەوە لە شوێنێک دای دەنێن هەر پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن دەست بۆچی لە دەستی نادا؟ چونکە فۆرمەکەی تەحدیدی وجودی دەسەکە دەدا کە دەڵێن گوێ کاتێک جای دەکەینەوە ئەم گوێیە وجودی خۆی لە دەست نادا بە جیاکردنەوەکە یعنی وجودێکی سەربەخۆی بەڵام بە کۆی ئەم بەشانەوە کە هەر یەکەیان وجودێکی سەربەخۆی هەیە شتێکی تر پیا دەبێت کە پێ دەڵێن مرۆڤ و ئەمانە بەشەکانی مرۆڤن بەڵام پارچە ئاوانی پارچە ئەمە مۆزوعی بەش ڕەبتە بە فۆرمەوە ئەنە ئەو شتانەی کە فۆرمێکی تایبەتیان هەیە بەشەکانی ئەو شتن لەبەرەوە ئەوانەی چین ئەوانە جەوهەرن بەڵام پارچە وانە پارچە ینی پارچەی مادەیەکە دەیەکە پارچە پارچەی دەکەی بەبێ فۆرم تەختەیەکە دەیە دەکەیتە کۆمەڵە پارچە ئەمانە پارچەکانی ئەو قماشێک ئەو تەختەیە قماشێکە دەیە پارچە پارچەی دەکەی تەماشای پارچە من هەر لە مۆزوعی قماشەوە هێناوە کە پێی دەڵێ هینی دەکەی دەیبڕی دەڵێنەوە پارچە پارچەکانی قماشەکە بەس ئەویتر بەشەکان شتێکی ترە فەرزەن بەشەکانی ئەم خانووە چین ژوورەکانن پەنجەرەکانن ئەمانە هەر یەکەیان ینی پەنجەرە تۆ لە خانووش دەری دێنی چییە؟ هەر پەنجەرەیە ینی لەوە ناکەوێت پەنجەرە بێت جا بەشەکانی زیندەوەر مەبەستی چییە؟ مەبەستی لەو بەشانەیە کە هەر یەکەیان بەسەر بەخۆ جەوهەرێکە ینی مەبەستی لە پارچە نییە مەبەستی لە بەش ڕۆکیش هەر بامانشەوە جۆرەکانی ڕۆک تەمان پارچەکانی ئەویش ئینافون بەشەکانی ئەویش بەس لێرە و نەینووسیەوە بەشەکانی تەنە سادەکانی وەک خاک و ئاگر و ئاو هەوا یعنی توخمە سادەکانەوانەی کە هەن ئەو لێرە بە ئەسام ناوی بردووە بە تەن نەتخم من ئەمانە و ئەوانەش کە لەمانە دەچن بەوە ناویان دەبم کە بە سروشتن کەواتە ئەوانەی بە سروشتن هەر زیندەوەرەکانی ئەوانەی کە بە سروشتن ئەستێرەکانن کە زیندەوەرن بەردێکە چوزانم هەر ئاسنە فڵانە فیسارە هەر ئەوانەی کە مرۆڤ ینی دەستی لێ نەداون بەبێت دەست لێدانی مرۆڤ هەن بەڵام ئێمە فەرزەنە و کورسیانەی کە ئێسەر لەسەری دانیشتین بەبێت دەست لێدانی مرۆڤ ئیمکانی وجودیان نییە ینی سروشت لە سروشتەوە نهاتوون ینی سروشت خۆی کورسیمان بۆ دروست ناکە ناتوانێت ئەو کورسیە سروشت ناتوانێت دەرزیەک دروستە دەرزیەک کە ئێمە درستی دەبێن ینی بەڵام لە عینی کاتیشا ئەو شتانەی هەموو ئەوانەی کە هەن شاخێکی گەورە بە سروشتەیە بەردێک بە سروشتەیە ئەستێرەیەک بە سروشتەیە درەختێک بە سروشتەیە زۆر شت هەیە کە بە سروشتەیە تەمان ئەوانەش بە سروشتن مرۆڤ ناتوانێت ئەمیان کات ناتوانێت دروستیان کات ینی سروشت سیستەمێک لە دروستکردنی تایە لە هێنانەبوونی تایە ئەو سیستەمە لە ناو ئینسانان نییە تاوەکو بتوانێت بەو ڕێگایە کە سروشت بوونەوەرەکانی خۆی پێدێنێتە بوو ئەویش بوونەوەرەکانی خۆی پێبێنێتە بوو نێوانەی کە بە دروستکردن هەیە و دواتر باسی ئەڵێ هەمووانەی ناو برانوایان دەبینین کە جیاوازن لەوانەی کە بە سروشت نین جارێک هشتا و باسی دروستکردن ناکە هەر جارێک تەرکیزی لەسەر سروشتە و جاکردنەوەی ئەوەی کە بە سروشتەیە لە چی لەوەی کە بە سروشت نییە ینی تەرکیزی لەسەر جاکردنەوەی بابەتەکەیەکی لە هەر شتێکی تر کە ئەو نییە جارێ باسی ئەوە ناکا کە ئەمی لێ جیا دەکاتەوە ئەڵێ هەمووانەی ناو برانوایان دەبینن کە جیاوازن لەوانەی کە بە سروشت نین هەر یەک لەوانەش بنەمایەک لە ناویدا بۆ جوڵە وەستان هەیە جوڵە وەستانی هەندێکیشیان لە شوێندایە و هی هەندێکی تریان لە گەشەکردندایە و هەندێکی تریشیان لە خۆ گۆڕکێکایە لە سەیرورە ینی بوونی شتێک بە شتێکی تر تەمان لێرە شتێکی ترمان پێ دەڵێ ئەوەی کە ئەو پێی وایە سروشتیە بەچی دەزانی سروشتیە ئەومان بۆ دیاری دەکات
یعنی بنەمای سروشتی بوونەکەی تەحدید دەکات بەچی بەوەی کە هەر شتێک سروشتیە بنەمای جوڵە وەستانی لە خۆیدایە. یعنی شتێک لە دەرەوەی خۆی نایجوڵێنێ، ئەوەی کە جوڵێنەرەتی لە ناو خۆیدایە. طبعا ئەگەر من لە حەزە بکەین بەردێک باشە جوڵەی لە ناو خۆیدایە، خۆ بەرد سروشتیە، بەس بەردە ئێمە لە دەرەوە دەیجوڵێن، وە جوڵەکەی لە ناو خۆیدا نییە لە ڕاستێت. بەس ئەم بنەمایی هێناوە کردوێتی بە بنەما بۆ، یعنی ئەمەی هێناوە کردوێتی بە بنەما جوڵەی ناوەکی ئەوەی لە خۆ جوڵێنە، خۆ جوڵێنی باوا بڵێم، ئەوەی خۆ جوڵێنە کردوێتی بە، یعنی ئەوەی خۆ جوڵێنە ئەوە سروشتیە. خۆ جوڵێنی ئەو ئاماژەیە کە دەدرێت بە ئێمە بۆ ئەوەی ئەو شتە بناسینەوە کە سروشتیە یا سروشتی نییە، یعنی بە سروشتەیە یا بە سروشت نییە، بە شتێکی تر هەیە، هۆکارێکی تر. ئەی ئەمە لەکوێوە هاتووە؟ ئەرسطۆ لەکوێوە کەوتووەتە ناو ئەم کێشەیەوە؟ طبعا ئێمە شتانەگەیە دەیبینین بە سروشت لە جوڵان، یعنی ئێمە نەمان خستوونەتە جوڵە، مرۆڤ دەستی لە جوڵانی ئەم شانانیە. بۆ نمونە ئەستێرەکان، ئەستێرەکان لە گەڵبوونیانە لە چیان؟ لە جوڵان کەوتونەتە ناو جوڵەوە. یعنی جوڵەکەش لە گەڵبوونیانە چیە؟ هاتووە، یان جوڵەیەکە دابراو نیە لە بوونیان. بەڵام ئەوە ناگەیەنێ کە ئەو ئەستێرانە ئەوە بە خۆیان دەجوڵێن. یەکێک لەو مشکلانی ئەرسطۆ هەیەتی لە ڕاستیە ئەمەیە، ینی ناتوانێەوە یەکلا کاتەوە ئایا ئەستێرەکان بە خۆیان دەجوڵێن یا دەجوڵێن یا جوڵێنراون، هێزێک جوڵاندون. وەتەمان لێرە لەوانەیە ئەمە وا بیرکەینەوە کە ئەرسطۆ باشە چۆن ئەرسطۆ بۆ هەموو عەقڵەی خۆیەوە دەرکی بەوە نەکردووە کە ئەم ئەستێرانە دەبێت جوڵێنراو بن، نابێت خۆ جوڵێننی، چونکە ئەستێرەیەک وەکو چی وایە؟ وەکو بەردێک وایە کە ئێمە خۆمان دەیجوڵێنین، خۆ جوڵێن نییە. یعنی ئەوەی زیندەوەر نەبێ خۆ جوڵێن نییە. هەی باشە چۆن ئەرسطۆ دەڵێ ئەمانە خۆ جوڵێن؟ طبعا ئەمە ئەرسطۆ لە ڕاستیە لەوەوە ئەمەی نەوتووە کە ئێمە تەسەوری دەکەین، یعنی وا تەسەور دەکەین ئەرسطۆ زۆر کورتبین بووە بۆی ئەمەی وتووە. نا، ئەرسطۆ کورتبین نەبووە، بەڵام ئەرسطۆ نەیتوانیوە لێبدانەوە بۆ ئەوە بکە، نەیتوانیوە ینی جوابی ئەو پرسیارەی لانێ. وان پرسیارە کە ئەگەر بکرێ باشە ئەوانە ئەگەر خۆ جوڵێن نین چی دەیان جوڵێت؟ چی ئەوانی جوڵاندووە؟ ئەمە پرسیارە مەترسیدارەکەیە لە ڕاستیە. یعنی تەمان ئەمەی کە ئێمە دەماندا بۆ بیرکردنەوە لە گەردوون و جوڵەی ئەستێرەکان لە ڕاستیە فیزیای تازەشی شتاک و جوابێکی یەکلاکەرەوەی پێ نییە بۆ جوڵەی ئەستێرەکان. بۆ ئەوە پێیەتی کە چۆن ئاوا ئەم سیستەمە ئیش دەکات، بەس بۆ پێ نییە کە چۆن ئەمە ئاوەی لێ هاتووە وا بێت. یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە، بۆیە نابێ ئێمە لێرەوە سەیری ئەرسطۆ بکەین ئەمە بەکەم بگرین کە ئەرسطۆ جورئەتی ئەوەی نەکردووە بڵێ بۆ نمونە ئەستێرەکان ینی خۆ جوڵێن. اینجا شتی تریشی سێر کردووە، ئاو بۆ نمونە ئاو خۆ جوڵێنە یا خۆ جوڵێن نییە. ئاو ئەگەر ئێمە لێژاییەکی بۆ دروستکەین، هەموو شتێک لێژایی بۆ دروستکەین خۆ جوڵێن، یعنی لێژەیەکی بۆ دروستکەین، یعنی دەجوڵێ خۆی دێتە خوارێ. ئاو ئێمە لە شوێنێکە بێڕێژین لە شوێنە نزمەکانەوە بەرەو شوێنە بەرزەکە دەڕوا. ئێمە لە قسەی ئەتیادی خۆشمانە دەڵێن ئاوەکە دەڕوا، یعنی ئاوەکە خۆی دەڕوا، نەگەیەوە پاڵی پێوە بنین بڕوا. بەردێکیش ئێمە لە شوێنە خلۆری بکەینەوە وەکو وابێ خۆی بجوڵێت، ئێمە دەستمان پێوەی نەبێ. بەڵام لە عینی کاتیشا ئەمانە چینین لە ڕاستیا خۆ جوڵێن نین، یعنی مەبدەئی بنەمای جوڵەیان لەناو خۆیانە نییە، بنەمای جوڵەکەیان لە دەرەوەی خۆیان. ئەگەر ئێستا لای ئەو بنەمای جوڵەکەی لە خۆیەتی
ئاگر کە بەرز دەبێتەوە ئێمە ناتوانین ینی فعلەن ئەمە کێشەیە ئایا ئاگر خۆی بەرز دەبێتەوە یا شتێک بەرزی دەکاتەوە ئێمە دەڵێن بۆ نمونە ئاگر لەبەرەوەی سوکترە لە هەوا بەرز دەبێتەوە ئەی ئاگەر سوکترە لە هەوا خۆی بەرز دەبێتەوە یا شتێک بەرزی دەکاتەوە ئەمانە هەموو کۆمەڵە پرسیارن کە دواتر فیزیا فیانەوە سەقەڵ دەبێت لەبەرەوە نابێ ئەوە بەکەم بگرین کە بۆچی ئەرستۆ وای زانیوە بەردێک خۆشۆڵێن چونکە فعلەن لێرە کێشەیەکە ئەگەر بە قوڵی بیری لێکەیتەوە تووشی کێشە دەبی و لەبەرەوەی بە قوڵی بیری کردوێتەوە ینی ڕوبەرووی کێشەکە بووتەوە بەڵام ئێمە بە سادەیی لێرەوە کە بیری لێ دەکەینەوە ئێمە دەڵێنەوە بێعەقڵیە ئێمە وا بزانین بەردێک خۆی دەجوڵێنێ ئێمە نایجوڵێنین بەڵام ئەگەر بە گشتی بیر لە جوڵەی بەرد بکەیتەوە و جوڵەی بەرد ڕەت بکەی بە جوڵەی شتەکانی ترەوە ئەلە ڕاچی بۆ دووزێرە کێشە بۆ دووزێرە یعنی تەنانەت هەندێک تیۆر هەیە هەندێک تەسەورات هەیە پێی وایە لە تەسەوراتی تازەش هەیە لەبارەیەوە کە هیچ شتێک وەستاو نییە هەموو شتێک لە جوڵایە یعنی ئەوە چاوی ئێمەیە وا دەبینێت کە ئەو شتە وەستاوە ئەوەنا هەموو شتێک لە جوڵایە ئەگەر ئەمە تەسەورا کە تەسەورێکی تازەش لە کۆنیشە تەمانم تەسەورا بوو بەسم تەسەورە خۆی تازە کردوێتەوە ئەگەر ئەم تەسەورە وابێ ینی ئەگەر وابێ ینی هەموو شتێک فعلەن چییە بنەمای جوڵەکەی لە ناخوایەتی یعنی ئەوەی کە جوڵاندوویەتی ئەوەی کە خستیەتە جوڵەی پێبەخشیوە جوڵەکەشی خستوەتە ناو خۆی بجوڵێنێ بەڵام بێگومان ئەمە کێشەی تایە و هێشتاکو ئەم بابەتەکە پڕ کێشەیە و بە دوواداچوونی زیاتری دەبێت جا ئەمەم بۆیە باس کرد بۆ ئەوەی هەندێک تەسەوراتی ئەرستۆ هەیە یعنی دەیهێننەوە بۆ شکاندنی بیرکردنەوەی ئەرستۆ بۆ ئەوەی بەڵام بیرکردنەوەی ئەرستۆ هیچ نییە ها لەوێ وتوێتی ئەوە ئاوایە یعنی هەر بۆ ئەوەی فعلەن ئەرستۆ نەخوێنرێتەوە کۆمەڵە تەسەوراتی ئەرستۆ هەیە نایەن پێمان بڵێن لەکوێوە ئەرستۆ گەیشتۆ بە نەتیجە بەسەر دەڵێنەوە تا ئەرستۆ وتوێتی بەڵمونە ئەڵێن ئەرستۆ وتوێتی ئاگر مەیلی هەیە بۆ ئاسمان بڕوە بەردیش مەیلی هەیە بۆ خوارەوە بێ ئەمە بەڕاستی عیلم نییە ئەمە قسەیەکی بێمانایە ئەمە نازانم چییە ئەلێرەوەی تر فعلەن ئەمە ئیشکردنە لەسەر چی لەسەرەوە ئێمە کتێبەکەی ئەرستۆ دایخەین نەخوێنینەوە کتێبەکە نەخوێنینەوە زانی نام کابرایە بۆ وا دەڵێیان هەر لە خۆیەوە وا دەڵێ یا فعلەن سەبەبێکی هەیە بۆ ئەوی وا بڵێ ئەگەر سەبەبەکەشی ڕاز نەبێ شتێکە تەفسیرێکی بۆ ئەمە هەر لە خۆیەوە ئەمەی نەوتووە ئێستا من دەمە سەر مەوزوعەکەی جوڵە جۆرەکانی جوڵەش لێرە تەبەنەوە دواتر لە بەشەکانی تری باسی جوڵەیە بە درێژتر باسی دەکات بەڵام لێرە چەند جوڵەیە ئەو جوڵانەی کە هەن یەکەم جار دەبێ ئەو شتە جوڵەکەی خۆ جوڵێن بێ ینی بنەمای جوڵەکەی لە ناوخۆیان بێ لە دەرەوە نەجوڵێن بێ ینی جوڵاو بێ نەک جوڵێن رابێت خۆ جوڵاوە نەک جوڵێن راوە ینی بە فعلی تێپەڕنا بە تێنەپەڕ شتێک دەجوڵێن ینی بە خۆی دەجوڵێن نەک دەجوڵێن بێت وەکۆ وایە کەسێک کە منداڵێک دەگری خۆی دەگری بەڵام کەوتر منداڵەکەم گریان تۆ گریان دوتە تۆ گریانەکەت فعال کردو لە ناوی یەکەم شت بۆ ئەوەی کە سروشتیە ئەوەیە کە ئەو شتانە بنەمای جوڵەکەیان لە خۆیانەیە بەڵام جۆری جوڵەکانی جیاوازە تەمان جوڵە هەیە لە شوێنە لە ناو شوێنایە وەکو چی وەکو ئەستێرەکان ئەستێرەکان کە دەجوڵێن لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی تر دەجوڵێن هیچیان لە گەشەکردنایە وەکو چی وەکەوەی کە درەختێک تۆیەک تۆ دەینێژی لە جوڵەیە هەیە لە کاتێک گەشە دەکات جوڵەیەکی تایە بەرەو سەرەوە بەرەو گەشەکردن و کامەڵبوون یعنی کامەڵبوون خۆشی چییە جوڵەیە تەوان ئەم جوڵەیە لە ناو فیزیا کراوەتە دەرێن لە فیزیای مۆدێرنە ئەم جوڵەیە جوڵەی ئەوەی کە زیندووە خراوەتە ناو شتێکی ترەوە ینی لە خراوەتە ناو بایۆلۆژیەوە لە کاتێکا لەوانەیە لە بایۆلۆژیشا هەر شتێکی وای لەبارەوە ناوترێت کە ئەمە گەشەکردن یان وەکو جوڵە حسابی بێت شتێک نییە وەکو شتەکانی تر بە شوێنیان ناچی کە ئەمە جوڵە ینی لە جوڵە ناخۆریتەوە ینی ئەمە لێرە گیری خواردووە
تۆ دەڵێ گەشەکردن پەیوەندی بە بایۆلۆژیاوە هەیە باشە زیندەوە زانیەوە هەیە بەڵام جوڵەش پەیوەندی بەچیەوە هەیە فیزیاوە هەیە ئەلێرە نەدەکەوێتە ناو ئەم زانستە ئەم فرێ دەدا بۆ زان حەقلەکەی تر ئەمیش جوڵەکەی فرێ دەداتەوە ئەوێ ینی جوڵەکە و گەشەکردنەکە لە یەکتر جا دەکرێنەوە ینی لە ناو بایۆلۆژیا گەشەکردن وەک جوڵە باز ناکرێت وەک گەشەکردن باز دەکرێت بەڵام ئەرستۆ لێرە گەشەکردن وەک جۆرێک لە جوڵە لێک دەداتەوە ینی تەسەووری ئەرستۆ لێرە تەسەورێکی فیزیاییە بۆ گەشەکردن چونکە لە جوڵەوە سێری گەشەکردن دەکات بەڵام تەسەورە بایۆلۆژیەکە باس لە گەشەکردن دەکات باس لە جوڵە دەکات دوای ئەوە خۆگوارتی هەیە شتێک کە دەبێ بە شتێک بۆ نمونە ئاو کە دەبێ بە هەڵم فلان شت کە دەبێ بە فلان شت ئەمە چییە لە کاتی بوونی بەو شتا لە جوڵایە ئەمەش جۆرێکی ترە لە جوڵە جا ئەو دەڵێ ئەگەر ئەو شتەی کە هەیە سروشتیە هەر جوڵەیەک لەو جوڵانە بکە یعنی لە هەر جوڵەیەک لەو جوڵانە هەبێت ئەو جوڵەیە خۆ بەخۆیی دەیکات نەک شتێک پێ بکات ینی شتێک لە دەرەوە نایجوڵێن خۆی لە خۆیە جوڵەی تایە لە شوێنێکەوە بۆ شوێنێک دەڕوە خۆی لە خۆیە ستونیانەیە بە شێوەی وەکو زیندەوەرێک گەشە دەکات دەجوڵێت بەرەو سەرەوە یا وەکو لە حاڵەتی ئیستیحالە و خۆگوارتیاکە ئەم شتە دەبێ بە شتێکی تر و ئەمانە لە حاڵەتەکە ئەو شتە کە دەشبێ بە شتێکی تر ئەو مەبدەی جوڵەکە لەکوێ لە ناو خۆیەتی لە دەرەوەی خۆی ئێستا وەبزانم ئەو دوو پەرەگرافە خۆشە بۆەوە ئێستا دەچمە سەر پەرەگرافی سێوەم ئەلێرەوەی تر بەرەو دیوەکەی تر باز دەکات وتمان یەکەم جار ئەو بواری زانستەکەی خۆی جا دەکاتەوە کە سروشتە سروش بابەتی زانستەکەیە بابەتی سروشناسیە دوایەوە کە سروشتی جا کردەوە لە شتێک جای دەکاتەوە دەڵێ ئەو شتانەی کە بە سروشتن و ئەو شتانەی کە بە هۆکاری تر هەن اینجا ئەوانەی کە بە سروشتن جیاوازن لەوانەی کە بە سروشت نین ینی دووشتمان هەیە بەڵام شتی دومیان جارێ دیاری نەکراوە ئێستا بەرەبەرە دیاری دەکات هەڵە بەڵام جێخە و پۆشاک و ئەوانی تیشکە لەم جۆرەن و هەرێکەیان ناوێکی هەیە بە دروستکردن یانی چی ینی بە سروش بەمانە نین ئەوانەی بە دروستکردن هەن ینی ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن شتە دەستکردەکان ینی ئێستا لێرە ئەو شتانەی کە لەم ژووران هەمویان چین شتی دروستکراون بە دروستکردن نەک بە سروشت وەفعلان ئەو شتانەی کە بە دروستکردن هەن ینی ئەوەی کە لە سروشتا هەیە ناتوانێت دروستیان کە ئەوەی کە لە سروشتا لە بەردەوام لە دروستکردنایە ئەو هێزی کە دروستکەرەی خوڕکەنەرەی لە ناو سروشتا هەیە ناتوانێت ئەو شتانە دروستکە کە ئینسان دروستی دەکات وەکو وتم ئەو هێزە خوڕکەنەرە ناتوانێت دەرزیەک دروستکات ناتوانێت تەورێک دروستکات ناتوانێت داسێک دروستکات ئەمە لە ناویانی سیستەمی دروستکردن بەڵام ئەم سیستەمی هێنانە بوون و دروستکردنە لە ناو ئینسانایە تەمەن لە ناو حیواناتیشانە یعنی مەیمونێک ناتوانێت شتێک دروستکە شتێک دروستکە لەو شتانەی کە ینی مەبەستێک هەیە بۆ بەکارهێنانی بەڵام تەمان بە سروشتی بە شکڵێکی سروشتی هەنگ شانەی خۆی دروست دەکات بەڵام ئەم دروستکردنەی کە هەنگ دەیکا هەر دەچێتە زمانی چیەوە ئەوەی کە سروش دەیکا نەک ئەوەی کە خۆی دەیکا یعنی هەر وەکو وەچە خستنەوە یعنی دروستکردنی هێلانەیەک لەلایەن کۆترێکەوە وەکو هێلکەکردن وایە کە ئەو کۆترە هێلکە دەکات بۆچی؟ چونکە ئەمەی دەیکا هەروە خۆیەتی تکرار دەبێتەوە یعنی فەرەزەن کۆتر لە سەرەتا چۆن هێلانەی دروست کردووە هەر دوای ملیۆنە ساڵی تریشەر هێلانەکەی بە هەمان فۆرم دروست دەکات هەنگەکان بە هەمان شێوەی شەشپاڵەوە بزانە شانەکانیان دروست دەکەن یعنی بە شکلێکی سروشتی بەرمەجە کراوە کە ئەو شتە ئاوا بکە و بە جۆرێکی تر نیکە لەبەرەوە هەنگێک ناتوانێت مۆدێلی خارمەکانی ژێنی شتە جێبوونەکەی دەستکاری بکە
بەڵام ئینسان دەبینین بەپی سەردەم زوو شوێنی نیشتە جێبوونەکەی دەست لێ دەدا یعنی توانایەکەیە لە ناو ئینسانە کە توانای دروستکردن توانای هێنانە بوونی شتەکان وام توانایە لە بەرامبەر توانای تەبیعا لە هێنانە بوونە دەوەستێتەوە وەکو توانایەکی جیاواز وەکو ئەوەی کە ئەم توانایە بەم توانایە شتێک دروست دەبێت کە تەبیعا ناتوانێت بە توانەکانی خۆی دروستی کە یعنی لە تەبیعا دروست نابێت ئەمانە وابزانم ڕۆشنن لێکەواتەوانێت بە دروستکردن هەنە و کاتە تەڵان وەسایل کە لە سەردەمی ڕۆستەوە ئەو شتانەی کە هەبوون وەسیلانەی لەبەردەستابوون لە ڕاستیە وەسیلەی سادە بوون ئەو ئامرازە تەکنۆلۆژیانەی کە ئێستا هەن ئامێرە تەکنۆلۆژیانە نەبوون من ئامراز لە ئامێر جارێکمەوە ئامێرەوەیە کە بەهۆی ئەوە پەیدا بووە کە سیستەم خراوەتە ناو مادە بەڵام ئامراز حتمەن جیاوازە کە سیستەم لە ناو مادەکان نییە ئێمە داسێک سیستەمی کارکردنەکەی لە ناو داسەکان نیە بەڵکو لە ناو دەستی ئێمایە ئێمە لێرە لە ناو دەستی ئێمە دامەزەوانی لە ناو بۆتە مەلەکە لە ناو ئێمە دەستمان ئەو جوڵەیە دەدا بە داسەکە بە شکلێکی مەجازی دەڵێن لە ناو دەستمانەیە دەستت ڕادێنی لەگەڵەوە حرەکەیە دا لەبەرەوە سیستەمەکە لە ناویانەیە سیستەمی کارکردنەکە بەڵام ئەم کۆمپیوتەرەی لە بەردەمایە سیستەمی کارکردنەکەی لە ناو خۆیەتی لەبەرەوە ئامراز و ئامێر جیاوازە تەمان لە سەردەمی ئەرستۆ لەبەرەوەی نەبووە تەکنۆلۆژیا نەبووە سیستەم نەخراوەتە ناو مادە ئەوەی کە ئێستا هەیە سەردەمە نەبووە ئەوانە ئەگەرەوە هەبوایە مۆزۆی بنەمای خۆجوڵێنی بۆ جاکردنەوەی ئەوەی سروشتیە لە ناسروشتی خەلەلی تێدەکەوت وەچی چونکە ئێستا ئێمە شتانێکمان هەیە کە تەکنۆلۆژین خۆجوڵێن بۆی سیستەمەکەی ناوێنەوە ینی لەبەرەوە کێشەم ئەوە دروست دەبوو کە ئێمە بنەمای خۆجوڵێنی و خۆنەجوڵێنی ئەمە بکەینە چی بکەینە ئەساسێک بۆ پۆلێنکردنی دوو شت ئەوەی کە بە دروستکردن هەیە ئەوەی کە بە سروشتی تەمان جێخە و پۆشاک و ئەمانە هەمووی وەکو نمونەیەک دێنێتەوە دەشکرێ بڵێن کورسی و دەشکرێ بڵێن داس و دەشکرێ بڵێن چەکش و هەر شتێکی تر لەمانەیە دەشکرێ بڵێن کەشتێک کە دەلەمێک فلانێک فیسارێک هەموو ئەوانەی کە ئێمە خۆمان دروستمان کردووە تەبیعات دروستی نەکردووە ئەڵێ هەر یەکەن ئەمانە ناوێکیان هەیە و ئەمانە بە دروستکردن هەن نەک بە سروشتن ئەوانیتر بە سروش دەبوون ئەمان بە دروستکردنی ئێمە هەن یعنی ئەگەر ئێمە دروستیان نەکەی نین بەس ئەوی تر بە سروشتی هەیە ئەمەیان دروستکردنی ئێمە وەکو مرۆڤ توانای دروستکردنی ئێمە دەیانێنێتە بوون دوایەوە دەڵێ چی تاوان دەڵێ لە خۆشیاندا بنەمایە بۆ جوڵە گۆڕان نییە کەواتە لای ئەرستۆ جاکردنەوەی ئەوەی کە بە سروشتەیە لەگەڵ ئەوەی بە دروستکردن هەیە چییە ئەوەیە کە ئەوانەی بە دروستکردن هەیە بنەمای جوڵەکەیان یعنی بنەمایەکی ناوەکی بۆ جوڵە لە ناویانە نیە یعنی ئەو مەبدەئەی کە وا دەکە ئەوان بجوڵن یا بوەستن لە ناو خۆیانە نییە لە دەرەوە دەوەستیان لێن و دەخرێنە جوڵە بەڵام ئەوانەی کە سروشتین لە ناو خۆیانە هەم خۆیان دەجوڵێن و هەم خۆشیان دەوەستێنن وەکوتم ئەگەر ئێمە بیرکەینەوە ئەو نەدەبوا لێرە ئەگەر بنەمای خۆجوڵێنی بەکاربێنێ بەرد و توخمەکانەوانەی کە باسی کردوون ئەمانە چی لێ بکە بخاتە زەمی ئەوانەی کە خۆجوڵێن و خۆیان دەوەستن و خۆیان دەکەونە جوڵە ئێمە دەتوانین ئەو بۆستێنین و دەشتوانین بیخەینەوە جوڵەش و شتەکانی تر کە هێناوێتی ئەوەی کە بە سروشتی هەیە تەمان دار و بەرد و هەموو ئەم شتانە دەگرێتەوە کە هەیە و ئاسنێک خۆجوڵێن نییە ئاسنێک ئێمە لە دەرەوە جوڵەی نەقلەی پێ دەکەین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر تەمان جوڵەی نشیتیانە جوڵەی گەشەکردنی تیانە گەشەکردن وەک جوڵەیە چونکە ئەوە زیندەوەر نیە تا گەشە بکە ئیستیحالەشی لە خۆیە گۆڕانی ئاسن بۆ شتێکی تر تەمان بە کاریگەری هەر دەرەوە ئەو جوڵەیەتی دروست دەبێت یعنی ئاگەر هەتا گەرمینەکەی تر شل نابێتەوە شتێکە ینی
لە ناوە تۆ ئەو ئاگرەچی دەکەیت دەجوڵێن بەڵام شتێکی ژێ خۆ ئەگەر ئستعدادی ئەفەن ئاسن ئەگەر ئستعدادی ئەوەی نەبوایە شل بێتەوە 100 ئاگرمان لە دەورا بکردایەتەوە شل نەدەبووەوە ئەمانە هەموو دەبێت جیا بکرێنەوە ینی لێرە هینەکەیە کە تۆ دەڵێی خۆ جوڵێن نییە لە لایەکی ترەوە کێشەیە کرد بۆ دروست دەبێت بە تایبەتی لە مۆزۆی استیحالە ینی ئەو مۆزۆی گۆڕانی بۆ شتێک دۆخەکانی کە وەری دەبێت باشە ئەم دۆخانە کە وەری دەگرێت ئایا خۆیەتی دەجوڵێ ئاسنیا وەکو ئێمە دوای لێ دەکەین ئێمە دەیجوڵێنی ئێمە شلی دەکەینەوە بە ئاگر ینی ئاگرەکە شلی دەکاتەوە یا خۆی شلی دەبێتەوە ئەلێرەشەم پرسیارە دروست دەبێت کە تۆ دەڵێ ئاگرەکە شلی دەکاتەوە ینی ئاگرەکەش جوڵەی پێداوە جوڵەی شلبوونەوەکە چونکە جوڵەیە شلبوونەوە ئەی باشە ئەگەر ئاگر شلی کردوێتەوە وکاتەوە پرسیارە دروست دەبێت باشە ئەی ئاگر بۆچی بەردێک ناتوانێت شل کاتەوە یا شتانەکەیە ناتوانێت شلیان کاتەوە یەکسەر ئەوانم بەبێ ئەوەی شل ببنەوە چی دەبن دەتەقنەوە یا توش لەناو دەچن ئەگەر ئاگرەکە بڵێن ئەو شل دەکاتەوە دەبێ هەموو شتێک شل کاتەوە هەموو شتێک بەڵام دەزانین ئێمە ئاگر بۆ نمونە کاغەزێک دەخەینە ناوی ئەم کاغەزە شل ناکاتەوە ئەم کاغەزە دەسووتێنەوە لە ناوی دەبا ئەلێرە ئێمە یانی هیچ تاکو هەر کێشەمان بۆ دروست دەبێت گەگەر بڵێن چی ئەگەر بڵێن ئەوە خۆجوڵێن ئێمە لە دەرەوە وای لێ دەکەین کە ئاوا لەبەرەوە کاتێک کە شتێک لەبارەی ئێنەوە دەوترێ ئێمە بە ئاسانی وەری دەگرین بەڵام ئەمە خۆی بە ئاسانی ئەم سنتاژە نەکراوە ینی بیرکردنەوەیەکی ویستوەکە ئەوە بکرێ ینی کە وتویەتی ئەمە ئاوانیە یەکسەر لەولاوە شتێکا تۆ بە بیریا سێر دەکا کێشەی بۆ دروست دەکا بڵێ ئاوایە یا ئاوانیە ینی حکومەکەی دەستکاری دەکات دوای ئەوە ئەڵێ ئەمەیان تۆزێ ئینە تۆزێ ئالۆزە هەڵدەدەم ئەمە ڕوونکەمەوە وتروانەکە کۆتایی کردین بەڵام لەوێەوە کە لە بەردیا لە خاگیا لە تێکەڵێک لە هەردووکیان هاتوۆتە بوون ینی ئەوانە کە ئێمە دروستیان دەکەین بە دروستکردنن وەکو جێخە و پۆشاک بنەمای جوڵەکەیان جوڵە وەستانیان لە خۆیانانە لە دەرەوەی خۆیانە ئەڵێ ئەمانە بە دروستکردن هەن و بنەمای جوڵەکەشیان لە خۆیانانە بەڵام شتێکی تردا لە دوایەوە بەڵام لەوێەوە کە لە بەرد یا لە خاک یا لە تێکەڵێک لە هەردووکیان هاتوونەتە بوون ئەوە بەقەدەر ئەوەی ئەوانە لە هاتنەبوونیدا بەشدارن سروش دەبێت بە بنەمای و جوڵە وەستانی ئەو شتە یانی چی ئێمە خانوویەک دروست دەکەین لە بەرد لە بەرد و خۆڵ بەرد و خۆڵ سروشتیە مادام سروشتیە کەواتە بنەمای جوڵەکەی لەکوێیە لە خۆیەتی لە ناخۆیەتی بەڵام خانوەکە دروستمان کردووە بنەمای جوڵەکەی لەکوێیە لە ناخۆیانەیە لە دەرەوەی خۆیەتی ئەڵێ ئەوانە لەلایەکەوە دەتوانین بڵێن خۆجوڵێنن بەڵام لەو شوێنەوە کە پێگەێنەرەکانیان خۆجوڵێنن نەک ئەوەی کە لێیان پێکاتەوە ئەوەی کە ئێمە دەستمان تێخستووە و ڕەبتمان کردووە دروستمان کردووە ئەڵێ بەقەدەر ئەوەی کە خۆجوڵێنە بەشداری لە پێکهاتنی ئەوە دەکا کە خۆ نەجوڵێنە جوڵەی ئەو شتە سروشتیە بەقەدەر ئەوە یعنی ئەو جوڵەی کە خۆجوڵێنیەی کە لە ناو شتە سروشتەکانە هەیە و ئەمە دەگوازرێتەوە بۆ ئەوەی کە دروستکراوە بەم جوڵەیە شتەکە دەجوڵێ ئێمە دەڵێن چییە؟ دەتوانین لەویا بڵێن خۆجوڵێنە بەڵام ئەو شتە لە ڕاستیە ئەمە بەڕواڵەت خۆجوڵێنە ئەوە خۆی نییە دەجوڵێنێ ئەوە چی دەجوڵێنێ؟ پێگاتەکانێتی دەجوڵێنە نەک خۆی کەواتە لێرە ئەگەر وتمان خۆی دەجوڵێنێ یانی چی؟ بە عەرەزی وتومانە بەڕواڵەتی وتومانە خۆی دەجوڵێنێ ئەمە خۆی ناجوڵێنێ پێگاتەکانی دەیجوڵێنن بەڵام لەبەرەوە پێگاتەکان لەناو ئەوان ئەویش لەگەڵیانە دەجوڵێ ئەڵێ ئێمە تەنها لێەوە دەتوانین بڵێن ئەو شتانە خۆجوڵێنن هەموو ئەوەی کە بە دروستکردنەیە خۆجوڵێن نییە تەنها لەو کاتانە نەبێت کە ئەو توخمانەی لێ پێک ئەو شتەی لێ پێکاتوە ئەو توخمانە جوڵەی بدەنێت کە ئەو توخمانە جوڵەیان تێدا لە ڕێگەی جوڵەی خۆیەوە ئەو کاتێمە وا دەزانین خۆجوڵێنە بەڵام لە ڕاستیاوەی خۆجوڵێنە پێگەنێرەکانێتی ئەڵێ دوایەوە دەڵێت چی؟ ئەوە بەقەدەرەوەی ئەوانە لە هاتنەبوونیدا بەشدارن سروش دەبێت بە بنەما و
بنەمای جوڵە وەستانی ئەوشتە ئەم جوڵە وەستانش بۆ ئەو شتە لەوان هاتووەتە بوون ڕواڵەتیە ینی بۆ شتەی لەوان لەو تومانە هاتوونەتە بوون لەوەی کە سوشتی هاتووەتە بوون ڕواڵەتیە بەڵام بۆ ئەوان خۆیان ڕاستەقینەیە ینی بۆ پێکهێنەرەکانی ئەو شتە ئەو جوڵەیە ڕاستەقینەیە ینی ئەوان بەڕاستەقینە خۆ جوڵێنن پێکاتەکان بەڵام ئەوەی کە لە پێکاتەکان پێگاتووە بە شکلێکی ڕواڵەتیانە خۆ جوڵێنە نەک بە شکلێکی جەوهەریانە